سڵاوتان لێبێت ئەم کاتەتان باش لە شار پرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. حکوومەتی هەرێم کۆچەریەکانی سنووری برادۆسی ئاگادار کردووەتەوە لە ماوەی 24 کاتژمێردا شوێنەکانیان جێبێڵن. بە گوێرەی و زانیاریانەی لە کۆچەریەکانی سنووری برادۆستەوە بە شار پرێس دراوە لەلایەن یەکە ئیداریەکانی ناوچەکەوە پێیان ڕاگەیەندراوە لە ماوەی 24 کاتژمێردا دەبێت شوێنەکانیان و ناوچەکەش بەجێ بهێڵن. بە وتەی کۆچەریەکان تا ئێستا هۆکارەکەیان پێنەوتراوە ئاخۆ هۆکاری ئەو پەیامە بەپەلەیە ناکۆکیەکانی پەکەکە و پاسەوانی سنوورە یان ئێران هۆکارە. سەرچاوە حکومیەکانی ناوچەکە باز لەوە دەکەن تا ئێستا نازانرێت ئەو پەیامە بەپەلە هۆکارەکەی مەترسی تۆپباران و بردومانی ئێرانە یاخود نا. سەرچاوەی کەمنیش لە سنووری برادۆست بە شارپرێسی وت پێشبینی دەکرێت ئێران تۆپبارانی سنوورەکە بکات و حکوومەتی هەرێمیش لە ڕێگەی یەکە ئیداریەکانی سنوورەکەوە دەیەوێت هاوڵاتیان دوور بخاتەوە. لە سلێمانی تەقینەوە لە ماڵی ئەفسەرێکی وەزارەتی پێشمەرگە ڕوویدا و بەهۆیەوە ئەفسەرەکە گیانی لەدەستدا. بە گوێرەی و زانیاریانەی تایبەت بە شارپرێس دراون لە گەڕێکی کانی کوردە لە سلێمانی. تەقینەوە لە ماڵی ئەفسەرێکی خانەنشینی هێزەکانی هەفتا ڕوویدا و بەهۆیەوە ئەفسەرەکە گیانی لەدەستداوە. هەر بەپێی زانیاریەکان ئەفسەرەکە پلەی مقدەم بووە و لەدایک بوو ساڵی 1967 بووە. سەرقاڵی ئامادەکردنی مادەی TNT بووە بۆ ئەوەی دواتر لە ڕاوەماسیدا بەکاری بهێنێت، بەڵام تەقیوەتەوە و بەو هۆیەوە گیانی لەدەستداوە. حکوومەتی عێراق بڕیاریدا بۆ ماوەی 3 مانگ و بۆ هەر مانگێک بڕی 700 میلیارد دینار بۆ هەرێم بنێرێت. سەرچاوەیەک لە بەغدا و بە شارپرێسی وت ئەنجومەنی وەزیرانی عێراق لە کۆبوونەوەی ئەم ڕۆیدا ڕەزامەندی نیشانداوە لەسەر پێدانی 700 میلیارد دینار بە شێوەی قەرز بە هەرێمی کوردستان. ڕەزامەندی ناردنی ئەو بڕەپارەیە بۆ هەرێمی کوردستان دوای ئەوە دێت شاندێکی باڵای هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەت سەردانی شاری بەغدای کرد و ژمارەیە کۆبوونەوەی لەگەڵ بەرپرسانی حیزبی و حکومی بەغدا ئەنجامدا و داوای لێکردن کۆ دەنگ بن لەسەر ناردنی پارە بۆ موچەی هەرێمی کوردستان. وەزارەتی دارایی حکوومەتی عێراق پێشتر ڕەزامەندی دابوو لە ڕێگەی هەردوو بانکی ڕافیدەین و ڕەشیدەوە بڕی 500 میلیارد دینار وەک قەرز بداتە هەرێمی کوردستان و هەرێمی کوردستانیش پابند بێت بە جێبەجێکردنی ڕێکارە داراییەکانی هەردوو بانکەکەوە بۆ وەرگرتنی ئەو قەرزە. دیار نییە ڕێکاری دارایی ناردنی ئەم بڕێ ئەمڕۆ ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر داوە لە ڕێگەی کام بانک و بە چ ڕێکارێک دەبێت.